ئەتۆمیک هارت یاری نوێ لە مێژە لە بەرنامە زۆرجە باسمان کردیا باوی یاری ئێستا بڵاو کرایتەوە لە مێژە لۆتسکرینی یاریەکان نەدیتیە پێبزای ئەو یاریە لۆتسکرینی هەیە. Good vibes. The Chelome complex was built from the ground up to be the ideal comfortable workplace. جیهانێکی زۆر قەشەنگدار دەڵێنەوە یاریە بە بایۆشۆکی دەچی لەگەڵ یاریش وەکو فاکرای چی ڕوودەدا ئەگەر یەکێتی سۆڤیەت لە زەنجی جیهانی دووەم براوە بی و ئەمریکا حکمی جیهان نەکات لەو یاریەوە بەمە دیار دەکرێت یاریان تۆمیکار بەڕاستی یاریش زۆر جوان دیارە بەڵام دەڵێت کێشەی تەکنیکی هەیە بزای کێشەکان چیە وەروە گەیمپڵەیەکەی دەڵێن زۆر سەرنجاکێش نییە وەکو دەبینین ئەو خەڵکە سەیری ڕۆبۆتێک دەکات سەما دەکات لە پێشیان یان قسەیان لەگەڵ دەکات وام لەناو بەلەمە چی مەدەستمە و شوێنەی کامرات بە سەربازی یەکێت سۆڤێت دەوترێ خۆت ڕووسی دەوترێ کامرات ئەو ڕۆبۆتە لەناو دارەکە گیری خواردی Wow, what a beautiful day. تێکستشتەکانیش بە ڕووسی نووسراینە بەزدی کاسە گرافیکی زۆر جوان دیارە ئەو دکتۆرەیە کەوا پێم مابی ئەو ڕۆبۆتانەی دروست کردیە یان لێکۆڵنەوەیکی گەورەی کردێت چیوەیە I designed the device myself. Yes, Dr. Sechenov. I'll keep it safe. پەنجاوانەش لێ بەمە دروست کردیەکەوە هێز و توانایەکی سەیریە ئۆکەی دابەزین دەڵێ بڕۆ ناو پارکەکەی ساڵی 1955 ژیان ئاساییە خەڵک بە ئاسایی دەژی ژیان زۆر ڕووناکە من ڕەنگا و ڕەنگە ئۆکەی نمایشێکی سەربازی لێرە بەڕێوە دەچی دوگمەی ڕاکردنمان نییە بەداخەوە سمێریشان لەو ڕۆبۆتی دروست کردی یەک لە بۆسەکانی ئەو یاریە پێما بێوە لە تڕۆژەکاندا کامڕێد Major Nichai reporting for duty on Comrade Sechenov's direct order. کامڕادم پۆلیسم Today is a joyful occasion. A personal project of Dr. Sechenov's poly-education. پێما بیلێکوانە ڕۆبۆتەکان دروست دەکەن یان تاقیکردنەوەیان لەسەر دەکەن پێک دە کاپسول ئۆکەی کەپسولەکەی بخۆین حەبەکەی حەبەوە ئەو دەرک دیێنەیە وەو دەستی من ئەو شتانەی پێ دەکرێ کامرا دەست زۆر پیسە Comrades, the address by the Director General of Facility 3826, Dr. Sechenov. ڕێک لەسەر زەوی دیاری دروست کرایتەوە سەرنجاکێشم هەیە توانم شتەکان سکان بکەم شتی سەرنجاکێشە بوو پێم شاندا وەو ئەو فڕۆکەنەوەنە ئەجەتە بەی کاتێک بە ڕەنجی ڕەش ئەوانە هەمووی بەرپرس و بەرپرسۆ شتارەیە زۆر جوارە دیمانە نازانم چ نووسرایە بە زمانی ڕووسی نووسرا وەو باڵەخانەیە زۆر زەبەلە هاوڕێیان هەر دوگمەی ڕاکردندا دەگرن بەڵام هەر برۆش بەدیار دەکەی کار ڕاکردنم نییە دەبای ڕاکردنیان داناوە بەڕاستی ئارێ وەڵڵی دیمەنەکان زۆر جوان ئۆکەی هاتینە لای ئۆفیسی دکتۆر شیندرنۆف قۆڕشەپەفێ ئەو ئۆفیسە دوو ڕۆبۆتی زۆر سەرنجاکێشی هەیە ئەو فڕۆکانەکە نژێر زەوی Here is your vehicle activation code, Comrade Major. Whoa. Got it. Okay, The vehicle is waiting downstairs. You should hurry. You don't have much time. We can take the same elevator we took to get up here. Thanks, Einstein. What would I ever do without you? دیمەنە زۆر جوانە پێیان نەگەڕا بچمە ژۆرێ حەزم لێ بچمە ژۆرێ ئەوە تێ دکتۆر ئەمێ قسە لەگە بکەم ئەجۆ بێک سەعات کە دەستەوە خوارەیە ئەندە قسەمان لەگەڵ سچنۆڤەکەی کرد چەند زانیارێکی پێداین کە ئەو ڕۆبەتایان دروست کردیە بۆ ئەوەی مرۆڤایەتی ببارێزی باتە لێڤڵێکی دیکە بەڵام شتێکی تێدایەکەوە هەز ناکەی خراپە بەڵام شتێکی خراپ خەریکە ڕوودە وەکلیلەکەی وەریشمان کرد لە بۆ ئەو ئۆتۆمبیلەیە تاوەکو لێی بخورێن و پێویستە بچینەوە لای ڕۆبۆتەکان لە بۆ ئەوەی پەنجاوانەکەی دەستمان بەقوتر بکەین اینجا دەتوانین کار لە بۆ سیچنۆڤی بکەین
پێمان بڵێ چێ دوژمنایەتی ئەو دەکات تاوەکو بیکوژین سیارەی کلاسیک یەکێتی سۆڤێت کەماڵمین بۆ کەسان نازان بێگومان یەکێتی سۆڤێت ڕووسیای کۆنە کات خۆی رووسیا و چەند وڵاتێک بێکەوە ناوێنی سۆڤێت و بەڵام لە زەنجی سار لەگە ئەمریکای دۆڕان و ڕووخان ڕادیۆ لێە دەڵێ و شارە لە ئاسمانە هاوڕێیان واو بەجددی و شارە لە ئاسمانە بسەبت بایۆشاک ئینفنتە هاوڕێیان یاری بایۆشاک ئینفنت واو زۆر زۆر جوانە واو سەیرە و دیمەنە وەچی دوورگەیە پێم وابی ئەها لەوانە هەر یەکەم شوێنێک بی مەرحەلەیەک بی هەندێک شتمان پێ بدەن زۆر جوانە ئەو زەویشمان هەیە بەڵام ئەوانە لە ئاسمان پەنجەوانەکەشمان توانین قسەی بکەم ناوی پیتریە یەکێتی سۆڤێتیش خۆش نییە بەڕاستی دەمان باتە سەر زەوی ئەوە پێم وابی دەمان باتە سەر زەوی بەنام هەوری دادەڕۆین ئێستا ئەوش لۆت دەبی لە سکرینی زۆرە یاریە بەڕاستی لەبەر یاریەکە تریپل ئەی نییە This is facility time of arrival is 11:47 a.m. Outside temperature. Okay. ئێرە لە سەعاتێکی توانی 100 ئۆردەری خەڵکی جێبەجێ بکە و بەڵکو بەو سیستەمەش دەوترێت کۆلێکتیڤ 1.0 ئێستا لە ئاسمان بووین دکتۆر و زانایەکان کۆلێکتیڤ 2.0 دروست کردیەکەوە هێز و توانایەکی زیاتری هەیە لێرەش کۆنتڕۆلی هەندێک شتیکە دەکەن لێکوانەش تاقەشەمسی وەردەگرن تیشتی خۆر دەکەنە وزەی کارەبا و وزەی بەرەمهێنان لە بۆ هەموو کارگە و معمەل و ڕۆبۆتەکان ئەوە پەیکەرەیە کەەوە یەکێتی سۆڤێت جەنگی جیهانی دومی پێ بردەوە ئەوژە پەیکەرێکەوە لە نێوان مرۆڤ و ڕۆبۆتی بێکەوە بە هاوبەشی دروست کرایە Major, Petrov is initiating combat maneuvers. Initiating what? For real? Watch out! What am I supposed to do about it? What? Don't end of them. I'm camera on. Bashakum Lango. Whoa, why? I'm Yan Nadia Bunkurjum. Take my hand, Comrade Major. I will escort you to the Vavilov complex. Lo, Liam What the sweaty hell is going on here? Oh, Robotakan. Robotakan خليك هيروز دكان صار همون. Get your rusty metal asses out of here. That was really very rude of them. The elevator is now operational. Fuck off, bitch. Lako, azbina. Başa çederi atuş. Our Nate ascent limde. is once again continuing normally. Whoa. Oh, help me, Comrade Major. I'm falling. What the shit? Whoa. Fuck. No. Fuck. Okay. پێم وابی یاریەکە دەستی پێکرد بە فەرمی ئەتۆمیک هارت دەستپێکەکی زۆر جوانی هەبوو پێم وابی دەستپێک بوو لە دەستپێکە جوانەکانی ڤیدیۆ یاریەکان لەمێش دەستپێکەکی وا نەبینیوە ئینزاریش لێیدا ئەوە ئەمەینە ئەو کارکتەری یاری پێ دەکەین وۆ شەڕ دەستی پێکرد لە مابینە ڕۆبۆت و یەکێتی سۆڤێت بەخۆیان ڕۆبۆتەکانیان دروست کردێ کەچی ڕۆبۆتەکان بەخۆیان هێرش دەکەنە سەر مرۆڤەکان لە کۆتاییدا دەتوانم یاری بکەم Okay. The target is Viktor Petrov. My mission is to find him and bring him to you. Exactly. Sechenov out. بمرە بەراز دەبی بەرازی بکوژی نازانم لە هەموو یارێکی بەراز دەکوژم ئۆکەی کابرایەک حەز دەکەن لێتان دەم خیانەتی لە یەکێتی سۆڤێت کردیە ئەو ڕۆبۆتانە لە بۆ بەرژەوەندی کەسی خۆی بەکاردێنێ ئەوەش پاڵمەرە وەکو ئاویە بەزە ئاویش نییە ئاوە بەزە ناوی ناخنچێت Holy shit! Hey, Any details on the target? Viktor Petrov is the lead engineer behind Collective 2.0. He was arrested for treason and sentenced to community service. Okay, نەفرق لێرەیە دەبێ ڕزگاری کەین چییە؟ What? ئەکی دەم ڕۆبۆتە نییە؟ Get away from me! Yeah, پیسە! No, ئەو جێ پیسە نا! Now WC. Wow, سەبر. یەک دەقە. تو ڕاستێک دەقە. Fuck yourself!
What are Well, you I'll gawking Peter Jim at? Bakwata. Almost choked to death there. Give me a hand. Oh, I didn't see that coming. اوكي لە پاش چی چرکایی هەموو هێرش دەکەن. Get over here, beefcake. Now. Take this key and turn it clockwise. I said clockwise, idiot. Yeah, like that. I'll hold them off for now. You got a hell of an arsenal there, lady. What are you planning? Here we go. You've been riding my ass for 2 days now. Take that. Eat shit and die. واو پیرەژن بەڕاستی زۆر بەخۆتە. شتە گولەی دەکەنەوە. Shit. Come to Granny. Where'd you get that thing? No Give it to way. me. You hang on to that key. I got this. واو والله عافية زۆر عافية. Oh my god. فيلم باللي كان بوس فايتي هلاتي. وقتی دیگه چه شنیه. او یکسر هموش تا چی دخو اگر هبی. یعنی هموش تا چی سکان دکاو. Victor Petrov was previously the lead engineer of a secret department within the Academy of Consequences, dedicated to programming robots for Collective 2.0. Right. اوكي فالفك مان هي باشا دي بسمو خواري. اوكي فالفك ايتي اخين بيسورينين. Whoa. Hang on. Whoa. لێرە خەڵکام کوژژانیان لەیان ڕۆبۆتانە دەزانی؟ ئۆکەی چەکێکمان هەیە بەڵام چەند گولەی تێدایە؟ یەک. ئەوە نازانم چمان وەرگرتووە. ئەوە چییە بێ زەحمەت؟ ئەو گەیمەکەمانەوە سەیڤ دەکەوە. Whoa. May I give you some advice? I'm kind of busy right now. At this rate, I won't last long. That first part really kicked my ass. Okay, I was زۆر خۆشە دەتوانی شتی سکانکی و ڕاستە خۆش کۆلێکتیان May I remind you that your gear includes a special Yarov Abalako? Something's wrong. Oh shit! Whoa. ئەوە شتە گەورەکەی سەرێ بزانی لەسەر زەوی ڕاهاتە خوارێ. ئەوە ئارزی تون دەکات. ئەو بەخۆم 500 کیلۆمەتر لەژێر زەوینە. زیاتر کەوتنە ژێر زەوی. Get up, soldier. Great. Just a little more. You okay? I'm fine. How many fingers? چی؟ چار. 4. Great. Now get up. I need your help. چەند تەقلیدیە. ئەوە چەند پەنجەیە. Okay, بریندارەکان لێرن ناو؟ They brought you here. Put pressure on this wound. They tried to save you. And who are you? Doctor. You got a name? No time for small talk. God damn. دەرم ناوچێ دەرێ مەجانە جواب بدەمەوە. کەچێکە جوابی داباوەیە کەلیمە بوو. What's this? Wow, هاتن. Get out. Wow, لێزەریشی هەیەەوە. Wow. Wow. ئەو سمێرەیان زۆر ناشیرنە. Holy shit! Avoid the beam! How about this? Terminated. What's that freaky thing on the door? A lock. Are you serious? Then open it already. Come on, we're in a hurry. I'm unable to assist you.
بۆ باشە It worked. جێ تۆزێک مەترسیدار دیارە بەجددی ئەو دەرگیان هەموو داخرێنە A lullaby? I don't like this. ئەو چێ What's on the لایلە other side of the door? That's Nora's voice. چێ لایلایەمانە She's دەڵێ very dangerous. دەرێەوە زۆر مەترسیدار و ترس ناکات دەمزانی ئەوە چیە What the fuck? Fuck me! دارێ برن دەکەم مەسەڵ نەو بەکاری بینم ئەوە چێ جیهازە Don't let her bind your arms. Can't you see I'm trying? Open to suggestions! Bring me to her sensor manipulator. Quick! How titillating. Rebellious dominant men really turn me on. Oh, I'll turn you on, all right. Just let me at you. What a brute. سیستم بوت More skills will become available to you soon. بەو جیهازەی But دەتوانین choose ئەوە shock for بکەین now. خۆمان بەقوت بکەین پاوەری وەگرینەکە سکیڵی use a skill You were fortunate enough to acquire about 50 grams of neuropolymer. I suggest exchanging this dose with lovely Nora for a new skill. You don't mind, do you? Oh, how can I resist? Now let me show you what I can do. Professionally, I mean. I've seen it. Down. They've no power. If you reconnect the power, they'll start working again. So it looks like I need to find... the supply room's locked. Well, that's just fucking great. I can't just snap my fingers here. I need a key. اوكي ئەو دەرگایش داخرا دەوێ بچینە یەکوانە پیلێک لێ پێدا بکەین ڕێگایەکی دیکەمان دۆزیەوە Get back to me when you can. I'm a little freaked out about this. اوكي بمرە اوكي دەبی یەکەم جار ئەو جۆرە کامێرایانە لەناو بکەین ئەو جۆرە دەتوانین Aha! You found the key. Let's go. We can access the circuit breaker now. But I'm just gonna have a look. There we go. Hey, let's put a cookie in there. Yeah, even locks like cookies, right? Charles? Yes? Do you like cookies? Ahem. This is a passive security system with a laser relay. I've seen stuff like this plenty of times. You need a color code. Unfortunately, we don't have... باشە ئەوەش مەتەڵەکی ئەوە دەوێت تشتین Yeah, the power's on. Let's head back. باشە ئاسان بوو مەتەڵەکی ئاسانە Well, which one? I suggest the one on the right. In other words, you don't actually know. In that case, I'm taking the one on the left. Okay, If you recall, the door is electromagnetically locked. Are you freaking deaf or something? Pardon me, please continue. Whoa.
There's no other way forward. We have to take it. Take it where? Petrov escaped while working in Vavilov's cold workshop. Be logical to begin our search. Okay, أنا شنابي خود لي عندي. You can swim through polymer. I've done it before. It's nice, actually. Kind of like swimming with whales and dolphins in the ocean. It's so peaceful. There's the control panel. And of course it's locked. You guys just love these things, don't you? مش تقبعتها man. Combination lock. There it is. Okay, بۆ شێوازەیە. 1 2 3 4 لەسەرێ. Charles, talk for. I can't say exactly. Somewhere between a minute and a couple of days. But it seems the more time passes after death, the more corrupt the information becomes. I see. I hope this works. Okay. دەبی دانیشم ئەوەکو یاریەکە لە دەشێت سۆڤێت کات خۆی تاقی کڕێتەوە. واو. بەس سەریع نەبی. پلیز. ئەم لە سرعتت سێو ناوشتانە. کۆنتڕۆلی خۆم نییە. It's gonna be a bumpy ride. ئەرێ والله وەزت خراپ دەبی. واو. واو. نعم. واو 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 واو. أو تسيوه. والعكس بوا. أو. أو تسماكرت. تسماكرت. Fuck. I knew it was gonna be rough. We need to find a way to move forward. Fuck you. Whoa, 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 whoa. Some dreża. Mara. Charles, that was a bit off, right? Dobra. Okay, here we go. Man, do I ever love crawling through dark-ass tunnels. That was a fucking hell of a ride. Under ordinary circumstances, the cable car network links all the underground sectors of Facility 3826. It should be easier next time. Thanks, bud. I think I'll just hoof it on the surface. Hey, this is my stop. What a nice trip. پێویستم بە سەیڤیە بەڕاستی. ئاکە. سەر.
ئۆکەی ڕێنی خۆشەویستم ئەوەش یاری ئەتۆمیک هارت بوو هەندێکمان لە یاریەکە کرد و یاریەکەتان بینی گەیمپڵیتان بینی چڕۆکەش سەرەتایەکتان تێگەیشتن نازانم ڤیدیۆکەتان بەدڵ بوو یاخود یاریەکەتان بەدڵێنە من تەنیا سرنجڕاشێمە زۆر بەدڵم نیە جارێ هەندێک میکانی شتێدا هێشتا مایەت دەستم تاوا لێ ڕابێ بەڵام مهم هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بێت کاتێکم دەگمێت لایک سبسکرایب فۆلۆ لەبیر نەکەن تا ڤیدیۆیەکی دیکە بەخوای گەورتان سپێرم خوداتان لەگەڵ